بەداخەوە لە دوای ڕوودانی ئەو مەلەرزە گەورەی کە لە جیهاندا دەنگیایەوە هەمومان دڵمان پڕە لە خەم و پەژارەوە دڵمان لای ئەو کوردانەیە و ئەو کەسانەی کە ڕوبەڕووی ئەو مەلەرزەیە بوونەوە تا ئێستاش کەسانێکی زۆر لە ژێر خانووەدا ڕووخاوەکاندا ماونەتەوە و مەترسی زەمین لەرزە هەموو ناوچەکانی نزیک ئەو شوێنانەی گرتوتەوە و لە کوردستانی هەمیشە پرسیار لەوە دەکرێتکە خۆ ڕوودانی ئەم بوو مەلەرزە ئەگەری هەیە یاخود مەترسیەکی هەیە بۆ سەر ئێمەش و هۆکاری ڕوودانەکانی چین چەندین بابەتی گرنگ سەبارەت بە بوومەلەرزە و ڕوودانی بوومەلەرزە باز دەکەین بە میوانداری پرۆفیسەر دکتۆر عیزەدین بابا پرسپۆری جیۆفیزیک و لەرینەوەی زەوی با دەستپێک بزانین بوومەلەرزە چییە و چۆن ڕوودەدات؟ توزی دەنگە بەرزکەیەکە بوومەلەرزە چییە و چۆن ڕوودەدات؟ بەڵێ طبعا بوومەلەرزە دیاردەیەکی سروشتیە لە هەموو لە زۆربەی ناوچەکانی جیهاندا ڕوئەدات. ئەم بوومەلەرزەیە بریتیە لە تێکشکاندنی بەردەکانی ژێرزەوی چینەکانی ژێرزەوی بەهۆی دروستبوونی وزەیەکی زۆرەوە بەهۆی بەرکەوتنی بەشەکانی یا پارچەکانی زەوی. دیارە وشکانی زەوی کە ئەوەی ئێمە لەسەری ئەژین پێک هاتووە لە 12 پلیت 12 پارچە. ئەم پارچانە هەمویان لە جوڵەیان ئەیانوێ بجوڵێن و جوڵە بکەن بە ئاراستەی یەکتر یا دژ بە یەکتر جیابوونەوە یا چوونە ژێر یەکتر ئەجوڵێنەوە. جا ئەگەر بێت و پلیتەکان بەریەک بکەون بێگومان خۆتان نزانن پلیتەکان کەڵین پلیتێکی گەورەیە بەقی قاڕەیەکە بێ هەندێکیان بچووکترە. ئەم پلیتانە بێگومان بەردەکان ئەهاڕێت یا با بڵێن ئەیشێنێت. ئەو درزەی لە نێوان ئەم پلیتانە هەیە ئەبێتە شوێنێکی لاواز شوێنێکی لاوازی زەوی ئەنجا لەوێ نەناو کە بەریەکەکەون ئەو پلیتانە یا هەندێکیان ئەچێتە ژێر یەکتریەوە یا هەندێکیان هەر بەرەوە ڕووی یەکترێ بێتەوە هەندێکیان ئەخزێن خزان ڕوەدا لە بینیانە هەندێکیان مەسەن هایشا دوورەکەوێتەوە درزەکە زیاترە بێتەوە. ئەمە بێتەوەی شکاندنی وەکو وتمان بەردەکان و زیادبوونی وزەیەکی زۆر کە بەردەکان شکان بێگومان چینەکان شکان ئەم هینە وزەیەتە دەرەوە. ئەم وزەیە کە دەرەوە تەسی بەردەکان ئەلەرێنێتەوە کە لەرانەوە زەوی سەر زەویش بە هەمان شێوە ئەلەرێتەوە ئیتر هەرچی شتێ لەسەر زەوی بێ دیارە وێرانێکات. ئەمە بە شێوەیەکی کورتی یانی ئەتوانین بڵین بەم شێوەیە بوومەلەرزە ڕوادات و بوومەلەرزە وەکوتم دیاردەیەکی سروشتی گەورەیە و ترسناکە و زۆر زیان بەخشیشە لە ئاستی ئەوەیان نییە کە مرۆڤ کۆنتترۆلی بکات ناتوانێت کۆنتترۆلی کاتیا پێشببینی بکات بە چەند ڕۆژێک یا بە چەند سەعاتێک جاری وهەیە ناتوانێت پێشببینی بکات. زۆر باشە. جەنابی پرۆفیسۆر بە هەرێمی کوردستان یاخود کوردستانی گەورە بەگشتی هەرێمی کوردستانی باشوور بە تایبەت لەسەر ئەو پلێتانەی باست کردووە لەکوێی پلێتەکانە یاخود بە پێی زانستی زەمین لەرزەزانی لەسەر هیچ هێڵێکی مەترسی پلێتەکان نین یاخود لە شوێنێکی ئارامترین لە ناو پلێتەکانە؟ خۆی ئێمە ئەو کەوتونێت ئەو ناوچەیەوە کە دوو پلێتی یا توانین بڵێن سێ پلیت کاریگەری هەیە لەسەر بوومەلەرزەکانی ئەم ناوچەیە. یەکێکیان پلیتی عەرەبیە پلیتی ئەفریقی عەرەبیە. ئەم پلیتە جوڵە ئەکات جیا ئەبێتەوە لە پلیتی ئەفریقی یعنی پلیتی عەرەبی لە پلیتی ئەفریقی جیا ئەبێتەوە کە جیا بۆەوە بێگومان ئەچێتە ژێر بەلای ئێرانەوە بەلای با بڵێن ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەچێتە ژێر پلیتی ئێرانی
کە پێڵێ بەشێکە لە پلێتی ئۆراسیا ئەچێتە ژێرەوە بەرزترە هەر کەشوە بەڵێ هەروە هینی کردووە کە چێتە ژێرەوە لە هەر چیاکانی زاگرۆز بریتە لەو درزەی کە لە نێوان پلەیتی عەرەبی هەیە و لەگەڵ پلەیتی ئێرانیە. ئەمەش لە چەندسی هەمە کەوتۆتە ناو کوردستانی ئەوێەوە جا هەر لە با بڵێن خواروی کوردستانەوە بیگرین سنووری تورکیا ئەمانە هەمووی کەوتۆتە ناوچە کوردیەکانەوە ناوچەین کە ئەم درزەی تایە ئەم درزە یەکێکە لەو درزانەی کە زۆر ئاکتڤە یعنی چالاکە بە عینەکەی خۆمان بۆ بوومەلەرزە یعنی بوومەلەرزە زۆر لەم ناوچەیە ڕوەدا لەوانەیە ساڵانە بە سەدان هەزار یا هەزارها بوومەلەرزە لەو ناوچانە ڕوو بدات بەڵام بە پلەی جیاوازە هەندێکی هەستی پێ ناکرێت هەندێکی تۆزی هەستی پێکرێ هەندێکی بە پلەی جیاواز کەمیان هەیە کە ئەگاتە پلەیەکی یەکجار ترسناک و ڕوخێنەر ئەمە بەشی با بڵێن دەڵێن ئەم ئاراستی ئەم درزە بەرەو باکووری ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی خوارووە ئەم هینە بەڵام کاگاتە ناو خاچینەوە درزێکی ترمان هەیە ئەو درزە بە ئاراستەکەی ئەگۆڕێ بەرەوە خۆرئاوا و ڕۆژهەڵات ئەم درزە لەسەروی وانەوەیە لە باکووری کوردستان وەبەستە بەڵێ باکووری هینە کوردستانی باکوور لە باکووری کوردستانەوە هەیە دەوانم درزەش درزێکی گەورەیە لێرانە پلەیتەکە کە بەریەکەکەون ئەم دوو پلێتە پلێتی ئەنەدۆڵۆیە با بڵێن پلێتی عەرەبیە خزانێک ڕوو ئەدات ینی لە هینەکە بۆیە ئەم جۆرە لێبەرێکوتنە ئێمە پیاڵین سترایک سلیپ فۆلت درزێکی وەکو ئەخزیێت خزانی تایە تەمان ئەم خزانش کە ڕوو ئەدات وزەیەکی زۆر کۆ ئەبێتەوە بەهۆی شەپۆڵەکان کە لە ناو زەویە دروست دەبن دوو جۆرە شەپۆڵمانەیە شەپۆڵێکیان پێوترێ پیوەیف ینی شەپۆڵی سەرەتایی سەرێکی هیچ تریش پێوترێ سادەوی ئێسوەیف ئەمان زیاتر ئەوانەی کە ماڵوێرانی ئەکات ئێسوەیفەکەیە کە هینەکە لەگەڵ سەرفەیز وەیڤە هەمانە ئەوانە زیاتر هینەکەن. دکتۆر من حەزەکەم بچمەلای ئەو پرسیارەی کە باست لە پێشبینی بوومەلەرزە کرد کەوتت ناتوانرێ پێشبینی بکرێت بەڵام بینیمان کە بۆ نەبوومەلەرزەیەک ڕوو ئەدا دواتر پێشبینی دەکرێتەوە کەوتیان دوو جاریت ڕەنگە ڕوو بداتەوە و ڕوویایەوە ئەم پێشبینیانە چۆنن بۆچی سەرەتا ناتوان ڕێزوو دیاری بکرێت بەڵام کاتێک بوومەلەرزەکان ڕوو دەدەن هەندێک پێشبینی تر دەکەن و ئەگەر ڕوودانی زیاتر دەکەن بەڵێ بەس پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوە هەر بۆ بەردەوامی پرسیارەکەی تر تەمان ناوچەی کوردستانی هین باشووری کوردستان تۆزێ دوورە لە هینەوە لە هێڵی ئەو دوو فۆڵتەوە با بڵێن بەریەک کەوتنی ئەو دووپلەیتەوە دوورە تا حەدێک بوومەلەرزە کەم لەم ناوچانە ڕوادات بە تایبەت ناوچەی با بڵێن خواروی سلێمانی و خواروی لە هەولێر و بە خوارەوەی تر کەم ڕوادات بەڵام ئەمەش ئەوە ناگەیەنێ کە تۆ احتیاطاتی خۆتی نەکەی یعنی حساباتی خۆت نەکەی چونکە بوومەلەرزە ئەگەر هاتوو مەسن بە پلەیەکی یەکجار زۆر وەکەوەی ئێستای تورکیا لەسەر و درزەکەەوە بواە ئەو کاتە نزیکترە بوو مەسەن لە خوانەخواستە ماڵین دوهۆک و هەولێرۆمانە لەوانەیە لەوێش کارە ساتی ڕووی بدایە بۆیە پێویستە لەسەر با بڵێن بە تایبەت شارەوانی و دەستەی وەبەرهێنان کاتێک کە ئەم بینایەنە ئەکەن زۆر ڕەچاوی خاڵی بوومەلەرزە بکەن بەنسبەتی پێشبینی بوومەلەرزەوە لە ڕاستیە بوومەلەرزە ئەتوانم بڵێم پێشبینی ناکرێت زۆر ئەگەر پێشبینیش بکرێت بە ماوەیەکی زۆر کورت پێشبینی ئەکات پێش چەند ڕۆژێک وا بزانم یەکێک لە زانکانی هۆڵندی جیۆفیزیک ئەڵێن پێشبینی کردووە کە 3 ڕۆژ پێشەوە شتێکی نووسووە بەڵام خۆی دوایەوە پەشیمان بۆەوە ئەڵێ ئەو قسەیە هی من نییە ئەڵێ فەیکە یعنی وەکو بڵێ
ناڕاستە ئەو شتەیە خۆشی ئەیڵێتەوە ئەڵێ پێشبینیکردنی زۆر زەحمەتە بەڵام هەندێک جار چەند هینێکەیە وەکو بەڵگەیەکەیە لەسەر بوونی بوومەلەرزەکە بۆ نمونە چەندین ئامێر هەیە دائەنرێن ئامێنی چاودێری لە شوێنی ئەو درزانە بزانن ئەو درزانە جوڵاوە ئەجوڵەیە یا با بڵێن پێش ئەوەیە بوومەلەرزەکە لێبدایە کە بوومەلەرزەیەکی نەبێ بوو ماوەیەکی چەندین ساڵ ئەو شوێنە لەوانەیە چالاک نەبێت بەڵام کە چالاکەکەی دەستی پێکردەوە سەر لە نوێ ئەو کاتە وەک بڵێ ئالارمێکە ئاگادارکردنەوەی کە بەوەی کە احتیمالی زۆرە بوومەلەرزە ڕوو بدات یا جاری وا هەیە گازی ڕادۆن دەرەکات گازی ڕادۆن دەرەکات ئەوش بەعزە ئامێرێکەیە کە دائەنرێت هەست بەو گازە ئەکات کە دەرپەڕیوە هەندێک جار ئاوی ئەگەرەوانی نزیکی لای دەریاکان بێت ئاوی دەریاکان بەرزە بێتەوە جوڵا ئەکات و بەرزە بێتەوە ئەمی ژێچەکە لە دەلیلەکانی کە بوومەلەرزە احتیمالی هەیە ببێت جگە لەوەی ئێمە وەکو باسمان کردن دوو شەپۆلی سەرێکی هەیە ئەو دوو شەپۆلە کە با بڵێن لە پێش هەموو شەپۆلەکانی ترەوە دێتە سەرەوە هیچیان شەپۆلی پیوەیڤە کە پێوترێ سەرەکی یا با بڵێن سەرەتایی ئەوە لە پێش هەمویانەوە گەل لە بەوەی خێرایەکەی زۆرە هەندێک لە گیانەوەر وەکو با بڵێن پێشبینی کراوە هەستی پێ ئەەکەن هەست بەو شتە ئەکەن وەکو با بڵێن سەگ و پشیلە و بەراز و مار و جرج و مشک و ئەمانە هەستی پێکەن و ڕائەکەن و دوورەکەونەوە لەو شوێنە وەکو ترسێک ئەوان لەوانەیە هەستیان بەخۆت بێ گوێیان تایبەتمەندیەکی هەبێت کە بتوانێت ئەو جۆرە دەنگانە گوێی لێبێت کە بەردەکان ئەشکێت و ئەو شەپۆڵە با بڵێن ئەو وزەیەتە سەرەوە دوای ئەوە بە ماوەیەک با بڵێن اینجا شەپۆڵە ترسناکەکەەوەی وێرانکەرەکە هەیە ئەگاتە سەرزەوی ئەمە بە شێوەیەکی گشتی ئەوها پێشبینی ئێستا سیستەمێک هەیە مەسەن بۆ نمونە لە ئەمریکا سیستەمێکیان هەیە چاودێری درزەکانەکات چاودێری کۆمەڵی سێنسەریان داناوە ئەم سێنسەرانە پێش ئەوەی بوومەلەرزەکە ڕووبدا ینی بە 10 سانیە 15 سانیە ئاگادارەکاتەوە یعنی زۆری شێو سیستەمە ئێستا لەسەر مۆبایل ڕەبتیان کردووە یەکسەر مەسیجەکە ئەڕوا بوو مۆبایلەکە ئەڵێ ئاگادار بن لە ئەوەی کەوا لەوانەیە بوومەلەرزە ڕوو بدات یعنی وەکو ئاگادارکردنەوەیەک لەسەر ئەو شتە زۆر باش جنابی پرۆفیسۆر یعنی زانیاریەکی ئەمێ بەڕێز وەکو پسپۆڕێک لەو بارەیە زانستی مرۆڤ ئەوەندە پێشکەوتووە بتوانێت زەمین لەرزە دروست بکە زۆر جار زانیاری ئەدرێ زەمین لەرزەیەک ڕوودەدا ئاڵێن ئەمە ئەکرێت دەستی مرۆڤێ لە ڕێگەی زانستەوە ئەمە کرابێ یان نەخێر ئەو شیکردنەوە زانستی بۆت کرد لە ڕێگەی حاڵەتە سروشتیەکەوەیە زەمین لەرزە ڕوودەدا خۆی ئەم قسەیە زۆر باوە و هەندێک شتی دروستی تایە مەسەن بوومەلەرزە بۆ نمونە کاتێک کە تۆ بیری نەوت هەڵەکەنی بیرێ نەوتەکان وەکو بیری ئاو نییە مەسەن بیرێک لێرە هەڵەکەنی و بیرێ لە شوێنێکی تر هەڵەکەنی ئەمە بیرەکان بە هەندێک جار نزیک یەکەن ئەم بیرانە ئەم بیرانە کە نەوتەکە لی دەرێنن بۆ ماوەیەک ئیتر سیرەکەی ئەو نەوتە کەمەکات و توانای ئەوەی نییە بێتە سەرەوە کۆمپانیەکان بۆەوەی نەوتەکە دەربێنن ئەچەن بە زەخت بە هینی ئامێری تایبەتی زەختۆمانە ئاو ئەخەنە ناو بیرەکەەوە بۆ لەبەرەوەی نەوت سوکترە لە ئاو سەرەکەوێت بۆەوەی ئاوەکە بخەنە ژێری و نەوتەکە بێتە سەرەوە بە زەختێکی زۆر ئەم ئاو ئەخەنە ژێرەوە ئەبێتەوە شکاندنی بەردەکان کە بۆ هۆی شکاندنی بەردەکان ئەبێتەوەی دروستبوونی کۆمەڵبوونی وزەیەک لە خوارەوە و زێژە بێتەوەی دروستبوونی بوومەلەرزە
بەڵام ئەو بوومەلەرزانە پێوترێ مایکرۆ سایزمیستی یعنی بوومەلەرزەی زۆر ورد یعنی بچووکن لە هەستی پێ ئەەکەیت و هەستی پێ ناکەی ینی لەو پلەیە نزیکەی بە هینی ڕێختەر دوونیوە بێت ینی کەمە ئەو پەڕی دوونیوە ناگاتە سێ لەو حدودا ئەمە مرۆڤ دەوری هەیە تایە بەڵام جاری وە شەیە پرۆژەیەکی گەورە ئەەکەی وەکو بەنداوێکی ئاوی گەورە ئەەکەی ئەم بەنداوە بێگومان ئاوێکی زۆری تێکۆ ئەبێتەوە لەوانەیە 50-60 متر ئاو کۆبێتەوە لەناو ئەو هینە بە پانتایەکی یەکجار گەورە دەمان ئەمە پاڵەپەستۆیەکی زۆرە خاتە سەر ئەو بەردانە دوور نییە ئەو بەردانە لە ژێرەوە بشێن و بێتە هۆی دروستبوونی بوومەلەرزە بە تایبەت ئەگەر بێت و نزیک بێت ئەو بەنداوانان لەو درزانەی کە شوێنی بوومەلەرزن جناب پرۆفێسۆر باز لەوەی ئەتاتورکەکەن گوایە نزیکە لە پلێتی پرۆژەی گاب تەمان پرۆژەیەکی زۆر گەورەیە خۆتان نەزانن ئەم پرۆژەیە احتیمالی زۆرە تەسیر بکاتە سەر تەسیری کردبێتە سەر ئەو بوومەلەرزەی کە ئێستا هەیە لەوانەیە با بڵین ڕێیەک هەبێ بڵێ بوومەلەرزەکە تۆزیە دوورە لە بەنداوەکە لێی دوورە بەڵام لە واقع ئەو دووریە نییە چونکە گەر حساباتی ئەو بەنداوە بکەین ئەو بەنداوە نزیکەی 100 بۆ 120 کیلۆمەتر لە چەقی بوومەلەرزەکەەوە ڕوویاوە بەڵام دیار بەکر نزیکەی 250 بۆ 300 کیلۆمەتر دوورە لە چەقی عینەکەەوە بوومەلەرزەکەەوە کەچی وێرانکاری کراوە لە لە دیار بەکریانی بەڵێن ئامادەوانە ببنە هۆکار کاتە ئەگەری بوومەلەرزێکی زۆر بەهێزی هەیە یان کەمترە ینی هۆکار من ئەتوانم بڵێم مرۆڤش وەکو با بڵێن مرۆڤ دەستکاری هەموو شتێکی کردووە ینی دەستی خستۆتە ناو هەموو عینەکانەوە ژینگەی تێکداوە بە هەموو شێوەیەک بوومەلەرزش کە بەشێکە لە شتەکە سروشتیەکان با بڵێن دیاردە سروشتیەکان بێگومان ئەوەش یعنی سە بۆ نمونە با بڵێن ئەو سەدەی کە لە هین دروستکراوە ئەو بەنداوەی لە چین دروستکراوە کە بە گەورەترین بەنداوی سەر زەوی دانرێت ئەڵێ خولانەوەی زەوی تەسیری لە خولانەوە ڕاستە ینی ئەمەش نمونەیەکە بۆ ئەوەی کە ئەو بەنداوانە تەسیریان هەیە لە سەر دروستکردنی بوومەلەرزە ئەگەر با بڵێن فاکتەری سەرەکیش نەبێ فاکتەرێکی یاریدە دەرەبێت یعنی بۆ نمونە ئەگەر بڵین بوومەلەرزەکە 5 بێت لەوانەیە ئەو بیکاتە 5.5 یعنی عینەکەی هینە بێت تەسیری ئەبێت لەبەرەوە مرۆڤ ینی با بڵێن بێبەری نییە لەم حاڵەتانی کە ڕۆئەدات زۆر باشە جەنابی پرۆفیسۆر کوردستانی باشوور باست لەوە کرد پلێتی ئێرانیمان هەیە لە ڕۆژهەڵاتەوە ئەگەر باسی کوردستانی باشوور بکەین و پلێتی عەرەبی و ئەفریقیشمانەیە لە ڕۆژاوامانەکە ڕۆژاوایەکی زۆر دوورمانەوە لە ئەگەری ڕوودانی جوڵانی پلێتی عەرەبی و ئەفریقی یان عەرەبی لەگەڵ ئێرانی کاریگەری لارینەوەکەی زیاترە بێت لەسەر باشووری کوردستان خۆی ئەو جوڵانەوەی بەردەوامە ڕاستە جوڵانەوەی لێکترازانی با بڵێن ئێستا بەپی پێوەرەکان دەریای سوور گەورە ئەبێتەوە ساڵانە ئیتر بزانە چەندین سانتیم جاروایە 5 سانتیم 6 سانتیم ئەوە زیاتر جوڵە ئەکات ئەم پلەیتە ئەچێتە ژێر پلەیتی هینەوە ئێرانیەوە بێگومان ئەمانە وەکو ئەزانن بوومەلەرزە پێشتریش باسم کرد زۆر لەو ناوچەیە ڕوئەدات لەو درزانە زۆربەی لە ساڵ 90 ئەو بوومەلەرزانەی کە لە جیهانە ڕوئەدات لەو شوێنانەیە کە درزەکان هەیە یا با بڵێن لە شوێنی بەریەکەوتنی پلەیتەکان هەیە درزی نێوانی پلەیتەکان هەیە ئەو 12 پلەیتی کە هەیە پلەیتی با بڵێن بۆ نمونە ئێمە هەر
بە بەردەوامی لە چای هیمەڵایەوە لە هندستانەوە ئەم ڕێچکەیە دێت بەرەو ئێران و بەرەو تورکیا ڕات و ئەنجا ڕاتەوە بەرەو ئەوروپا و ئەمانە ئەم ڕێچکەیە هەیە ئەمە ئەلپاین بێڵتی پێڵێن بڵێ پشتێنەی ئەلپاینە ئەمە بوومەلەرزەکان زیاتر لێرانەوەدا بەنسبەتی باشووری کوردستانەوە بێگومان باشووری کوردستانەوەکو وتمان بەشی سەرەوەی یعنی جێی ئەوەی هەیە کە ئەبێ وریابین تایە باشووری کوردستان بەشی سەرەوەی بە تایبەت منطقی پێنجوێن و خەڵات زە و ئەسوڕێتەوە بۆ منطقەیە با بڵێن بەرزان و بۆ منطقەی ئامێدی و ئاها بەشەوە احتیمالی بوومەلەرزە هەیە لەو منطقانە خۆشتانە بینن بوومەلەرزەکەی کە لە سەرپێڵ زەهاویە کاریگەریی زۆری هەبوو لەسەر خانەقین و لەسەر دەربەنی خان بە تایبەت کاریگەری هەبوو بۆیە بوونی بوومەلەرزەیەک بەو شێوەیە دوور نییە لە هین بێت بەڵام ناوچەکانی سلێمانی و بەرەوە هەولێر و ئەمانە کەمترە یعنی با بڵێن زۆر کەمترە لە چاوە ینی ترسی ئەوەندەی نییە کە بوومەلەرزەیەکی گەورەی بەهێزی لەم ناوچەیە ڕووبدات. دکتۆر کاتێک بوومەلەرزەیەک ڕوو دەدات یەکسەر پلەکەی بڵاوەکەنەوە ئەڵێن بەگوڕی ئەوە یای لە فڵان شوێن ئەم بڕە چۆن دیاری ئەکرێ و هەمووشمان لەزانین کاتێک بڕەکە بۆ ئەگاتە حەوپلە وەکەوەی کە ڕوویە زۆر وێران کەر ئەبێت ئەمانە چۆن دیاری ئەکرێن لە ڕووی زانستیەوە خۆی دوو پێوەەر هەیە بۆ پێناهینکردنی پێوانەی ئەینەکەی چەند مێرکۆری پێوترێ ئەو زیاتر سەرچاوەکەی لەوەیە حسابی ئەوە کە چەندێک شت ڕووخا و چەندێک خەڵک هەستی پێکردووە مەسن دەرەجە 1 و 2 3 و بەم شێوەیە هەتا ئەگاتە دەرەجەیە کە تر هەستی پێ ناکرێت و ئەمانە ئەمە زیاتر باو نییە یعنی با بڵێن لاهینە لە ناو خەڵکیە ئەوەی زیاتر باوە پێوەری ڕێختەرە ڕختە لە نۆ پلە پێگێت تەمان بە شێوەیەکی لۆگاریتمیە یعنی پلەکەی یەک بێتە پلەکەی دادا ینی دەجار زیاتر بەهێزترە پلەکەی سێبیە ئەوەندەی تر زیاتر ینی ئەوە نییە بڵێ 1 و 2 3 زیاب بکات بە پلەی دەدە زیایەکە بە پلەیەکی لۆگاریتمی زیاکات بۆیە بۆ پلەیەکی تر هینەکەی زۆرە وێرانکاریەکەی زۆرە وزەکەی زۆرە عادەتەن لە پلەی 1 و 2 3ەیە خەڵکی 1 و 2 بە تایبەت تا 2 هەستی پێ ناکرێت بوومەلەرزەکانیە ئامێرەکان زیاتر تۆماری ئەکەن ئامێری بوومەلەرزە تۆماریەکان 3 و 4 وەمانە هەستی پێەکەیت یاری بە تەواوەتی بە تایبەت 4 وەمانە هەستی پێەکەیت لە 5 جایتر هینە بێت بیناوشتەکان ئەلەرێتەوە وەگەر زەعیف بێ لەوانەیە تەسیر بکاتە سەری و بیڕوخێنێ لە 6 پلەیەکی بەقووەتە بەهێزە لەوانێ بێتە هۆی ڕوخاندنی چەندین باڵەخانە و هینانە ئەتر لە 6 بەسەرەوە بۆ حەوت پلەکە بەهێزە بێت لە پلە حەوتەوە بۆ پلە هەشتی تر و وێرانکاریەکی یەکجار گەورە بێ وە کۆمەی ئەیبینین کە لە باکووری کوردستان ڕوویاوە و لە تورکیا ڕویان ناوە ئەمە پلەیەکی زۆرە و خەتەرە زۆر کە تەمان ئەوەی ئەگەر حسابی ئەوەشکەین پلەک ئەو بوومەلەرزەی کە لە یابان ڕوویە پێش 34 ساڵ پێش ئێستا ئەوە نزیکەی نۆ بوو پلەکەی هەر وێرانکاریەکی یەکجار زۆری کرد هەتا ئەوە بوو مەفاعیلی نەوەویەکەشان تاسیری کرد و ئیشعاعات و ئەم شتە هەمووی هین بوو چونکە ئەوانە و مەفاعیلانە عادەتەن بە شێوەیەک دروست دەکەن بوومەلەرزە هیچ تاسیری تێنەکات بەڵام لەگەڵ ئەوەشە بەهێز بوو تا نۆیە لە نۆی تر وێرانکاری تەواوە کە هیچ شتێک نایەڵێ مێنێتەوە زۆر ڕاستە بەداخەوە دیارە پێزانیارەکان دکتۆر لە تورکیا و لە باکووری کوردستان و لە سووریاش ڕێژەی گیان لە دەستدان زۆر بەرز بۆتەوە بە هەردووکیەوە زیاتر لە 8,000 کەسی زیاتر تێپەڕ کردو بەس گیان لە دەستدان دڵنیاوە خەڵکانێکی زۆری هێشتا لە ژێر دار و پەردوەکانن ئەگەر لە بابەتی زەمین لەرزەزانی باست لەوە کرد بەنداوەکان دەوریان هەیە
ئەی دکتۆر ئەم چڕی زۆری شارانە دەبینین یەک شارمان هەیە بە هەزاران عیمارەی تێدایە ئەو هەموو خەڵکە لەوێ کۆبووەتەوە شارێکی قەرەباڵغ چوار دەورەکەی چۆڵە یاخود لە شارێک سەحرایەکی زۆرمانەیە بیابانمان هەیە ئەم جۆرە لە ژیانی مرۆڤ ئێستا لەسەر زەوی ئەژی زەوی ڕێگەمان پێەیە یان زەوی قبوڵیەکە بەو شێوەیە بژینێمە خۆی پێکاتی ژێر زەوی پێکاتەیەکی جیاوازە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر پێکاتی هەیە نەرمە پێکاتی هەیە ڕقە مەسەن بۆ نمونە بەڵین سلێمانی وەریگرین وەکو نمونەیەک سلێمانی بەشی سەرەوەی ئەگەر هینی بۆ بکەیت لەسەر بەردێکە پێوترێ کۆمیتان بەردێکی ڕقە بەڵام ئەم بەردەڕقە تەحملەکات بەڵام شتێکی لێرانە ئەگەر هاتو ئەم بەردەیەکی لە سفاتەکانی درزی زۆری تایە بەردەکە ئەگەر خۆشتان بە سەر ئەزمڕا سەرکەوت بێتن و سەیری بەردەکان بێن ئەبووی هەمووی زۆری تایە لەگەڵ ئەو درجەیە دەبان ئەمە بە هەزارەها ساڵ ئاوتیای کۆ ئەبێتەوە بە تایبەت لە ژێرەوە ئەم ئاوە تەسیرە کاتە سەر بەردەکان ئەی توێ دێتەوە لەوانەیە ئەشکەوتی بچوک بچوکی لێ دروستکات لەوانەیە درزی گەورەتری لێ بکاتەوە لەوانەیە چینەکە زەعیف بکات لەبەرەوە احتیمالاتی تو بکە بینایەک یا پرۆژەیەکی گەورەکەی احتیمالە زەختێکی زۆر بکەوتە سەر ئەو بەردانە جا پێشەوەی ئەو هینە بکرێت پێویستە دراستێکی جیۆفیزیایی تەواوی بکرێت بۆ بەردەکاری ئەوێنانە یعنی ئەبێ حسابی ئەوە بۆ بکەی ئایا ئەو مەردانە لە ژێرەوە ئەم ئەشکەوتانە یا ئەم بۆشاییانە دروست نەبووە لە ژێرەوە یا بەردەکانی درزی تایە درزەکانی گەورەیە ئەوەندە بای ئەوەی هەیە کە بتوانێت تەحملی ئەم بینایە بکات قورسایی ئەم بینایە بکات یعنی ئەمە بەداخەوە من ئەبینم لێرانە زۆر جار ئەکرێت ناڵم ناکرێت بەڵام بە شێوەیەک ئەکرێت وەکو بڵێ ئاکردمان ئاکردومانە ینی وەک بڵێ بڕوانامەیەکە کە کراوە بەڵام بە شێوەیەکی چڕ یعنی هەز ناکەم بە شێوەیەکی چڕ بکرێت بەو شێوەیە کە هینەکە ئەمەش بەڕاستی بەرپرسیارەتێکی زۆر زۆر گەورە و خەتەرناکە بەنسبەتی هینەوە تۆ پرۆژەیەکی گەورە ئەکەیت و 40-50 تابق یا 30 تابقێکەکەیت یعنی ئەگەر بێت و دراسەتی هەموو ناوچەکە نەکرد بێ لە ناحی جیۆلۆجیەوە ناحی جیۆفیزیاییەوە کارێکی لەوانەیە نەخوازراوی لێ دروست بێ هەرچەندە ئێمە وەکوتم ناوچەکەی ئێمە بە شێوەیەکی گشتی دوورە لە درزی مومە لەرزەکەونەوە یان با بڵێن پلەیتەکانەوە بەڵام تۆ ئەوە مانایەوە نییە تۆ پشتی لێ بکەیتەوە و لی دانیشیت و بڵێ تر ئێمە سەلامەتین لە خۆ بیرن حتا لەو ڕسمانەی کە پیشانێدا تەلەڤیزۆنەکان بینا هەیە بە تەنیشتی بیناکەی ترەوەیە یەکیشان ڕووخاوە یەکیشان ڕاستەخەوە لەو بەرزتری شەو ماوەشێتەوە ئەوە نییە یعنی ئەمەش یەکێکە لەو دەلیلانەی کە احتیمالی زۆرە مەوادەکانی ژێرەکەی بەو کوالیتیە نەبێت کە هین بێت. زۆر سپاس بۆ پرۆفسۆر دکتۆر عیزەدین بابا پسپۆڕی جیۆفیزیک و لێرینەوەی زەوی سپاس دکتۆر بۆ زانیاریەکانت ئەمڕۆ زانیاری زۆر